برای عزیزم، برای مسلمان، ڕێگای خوا زۆر ڕوون و واضحە. یەک ڕێگایە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل. فەرمی ئەمە ڕێگا ڕاستەکەی منە، شوێنی ڕێگا ڕاستەکەی من بکەون، شوێنی ڕێگا ڕاستەکەی من بکەون، لا مەدەن بەم لاو بەولایە بە ڕێگاکانی ترە. ڕێگای خوا یەک ڕێگایە، زۆر زۆر واضحە. ئەگەر تۆ بتەوێ ئەتوانی بیزانی و لێیلا نەدەی، شوێنی ڕێگاکانی ئەملاو ئەولا مەکەون، دوای گومڕا ئەبن، دوای سەرتان لێ ئێشێوێنێ. ڕۆژێکیان رسول الله صلی الله عليه وسلم ناو ئەسحابەکانی دانیشت بوو، دارێکی بەدەستەوە بوو، ئاوا خەتی کێشا، خەتێکی کێشا، پاشان چەند خەتێکی بەمدی و بەودی وا کێشا. فەرمووی ئەوە ئەزانن چییە؟ وتیان چییە؟ فەرمووی ئەوە ڕێگا ڕاستەکەی خوای پەروەردگارە، ئەو سیراط المستەقیمەیە خۆشەویستەکانم کە تۆ ڕۆژی 17 جار داوا لە خوا ئەکەی خوا بخاتە سەر ئەو ڕێگایە، ڕۆژی 17 جار لای کەمەکەی لە نوێژە فەرزەکانتە ئەڵێ اهدنا الصراط المستقيم. پێغەمبەر فەرمووی ئەمە ڕێگا ڕاستەکەیە. ئەمەش کە بەملاو بەولایە، ئەمە ئەو ڕێگایانەتانێک کە خەڵکانێک گومڕا خەڵکی بانگەکەن بۆ ئەوەی خەڵکی لە ڕێگا ڕاستەکە لادەن. ئەمان گومڕا نەبیت، دوای درۆکەی لەگەڵ خوایە کاتی ئەڵێ اهدنا الصراط المستقيم. چکە تۆ ڕۆژانە 17 جار بەس لە نوێژە فەرزەکانتە داوای لێەکەی، هەموو ڕکاتی ئەڵێ اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم. ڕێگای ئەوانەی کە خوایە تۆ لێیان ڕازی بووی، کە نیعمەتی خۆتت ڕشتە سەریانە. ئەوانە کێن؟ خوای تعالی لە سورەتێکی ترە، لە سورەتی النساء خوای تعالی باسیەکە ئەفەرمێ أولئك الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. ئەوانە خوای تعالی نیعمەتی ڕشتە سەریانە لە کێ؟ پێغەمبەران، ڕازگۆیان، شەهیدان، صالحین و پیاو چاکان. ڕێگای ئەوان زۆر واضحە. تۆ هەر لە نوێژە ناڵێی غەیری المەغضوب عليهم، نەک ئەوانەی کەوا لیان توو ڕەبووی کە ئەیان زانی و بەڵام لایەندا لەبەر خاتر پارە، لەبەر خاتر منصب، لەبەر خاتر پلەپایە لە ڕێگا ڕاستەکەی خوا لایەندا. ولا الضالین، نەک ڕێگای ئەوانەشی کە گومڕا بوون کە بە نەزانینەوە نەئەگەڕیان علمی صحیحی حەق بدۆزنەوە بۆ خۆیان گومڕا بوون و سەریان لێ تێکچوو. ئەوانەش خوایە نەمان خەیتە سەر ڕێگای ئەوانەش، کەوابوو ڕێگای خوا زۆر واضحە. نەک ڕێگای ئەوانەی کە خوا لیان توو ڕەبوو، نەک ڕێگای ئەوانەشی کە گومڕا بوون. دائیمەن تو 17 جار داوای ئەەکەی ئامان ڕێگای خوا بەرمەدە، ئامان ڕێگای خوا بەرمەدە، لەبەر خاتری پلەپایە و لەبەر خاتری منصب مەگە بە هەر زاڵم یەک و سێلفی لەگەڵا بگری، مەوە کلکی زاڵم و زستەمکاران، بەڵکو ڕێگایە کە دڵنیایی خوات لەگەڵایە، پێغەمبەرانت لەگەڵایە، پیاو چاکانت لەگەڵایە. زۆر خۆشە، زۆر خۆشە ئەگەر خوا بۆت بکات لەسەر ئەو ڕێگایە بمبری.